بەناوی خوای بەخشندە و میرەبان. ئەسەلام عەلەیکوم بینەرانی عەزیز و خۆشەویست، خۆشحاڵ و شادومانین جارێکی دیکەش لە پرۆگرامی لە مزگەوتەوە بە خزمەتی ئێوەی عەزیز و خۆشەویست شاد دەبینەوە. لە یەکێک لە گوندە جوانەکانی هەرێمی کوردستانین، ئەویش گوندی قەرەچناغا. دانیشتوانی ئەم گوندە نزیکەی 200 ماڵ دەبێ. جا دانیشتوانەکەی بەشێکی خەڵکی ئەسڵی ئەم گوندەن، بەشێکی دیکە بەهۆی نزیکی ئەم گوندە لە شارەوە هاتوون لێرە نیشتەجێ بوون. ژمارەی ئەوانەی کەوا لەم گوندەن و خەڵکی ئەم گوندەن ژمارەی دانیشتوانی 200 ماڵە، بەڵام ئەسڵەکەی ئەوەی خەڵکی ئەم گوندە بێ 6 ماڵە. باقی ئەوکەی دیکە بەهۆی نزیکی لە شارەوە لەم گوندەدا دەنیشن. بەشێک لە خەڵکی ئەم گوندە سەرقاڵی مەڕدارینە و بەشێکیان سەرقاڵی فەلاحەتینە، باقی ئەوکەی دیکە خەریکی کاری سەر بەخۆیە. جا من دەسمە لایەن و لێیان دەپرسم با بزانم ئەوان لەگەڵ مانجی ڕەمەزانە چۆن و چەندێک خەڵکی ئەم گوندە دڵخۆشن بە هاتنی مانجی ڕەمەزان و کاری ڕۆژانەیان پرسیاریان لێ دەکەم. ئێوەش وەکو هەمیشە بینەر و بیسەرمان بن لەگەڵمانە. حاجی بازام لەگەڵ ڕۆژی و ڕەمەزانە چۆنی؟ والله الحمدلله زۆر باشی وای بەزیادی حتا قووەت هەبی ئەوە دەگرینی ئەگە قووەتیش نما فیدێ هەیە. با بزانم لە گەنجێتی هەتا ئێستا لەگە ڕۆژوان کوو بووی؟ لە گەنجەتەوە هەتا ئەو سارەکە زۆر باش لە گەنجەتەوە الحمدلله هەموو سارە بە ڕۆژی هەر بە ڕۆژی بووی؟ هەر بە ڕۆژی بووینەوە کرێکار بووینە بە ڕۆژی بووینە چلێ هاوینە بە ڕۆژی بووینە چلێ هاوینە چ دەکرد چلێ هاوینە؟ نەجار بووینە عەداد بووینە شاگردمان هەبووە بینای زەخممان دەبەستا ئەو جسرانەی ئەو ڕێگاوبانانەمان دەبەستا. ئەیا ئەم زەمان خۆزگەم بەهەیی خۆزگەت بۆ کاتی ئەو کاتی چەندە لەزەتش لە عیبادەتەکەت وەردەگرێت؟ زۆر زیاترم پێ دەکرا. ئەو وەختی زیاترم پێ دەکرات زیاتر مشەددتر بووم لە ئێستا زیاتر. قەدیمەن ئەتووەشی گچکە بووی ئەگە بە بیرت بێ خەرک و لۆ پاشیوان هەردەستاوە دۆر لێ دەدرا لەگە دەنجی دوورەی لەگە دەنجی مەلای هەردەستان پاشوی خۆمان دەخوات مەلای ئیمسان دەخوارە و کاتیستان دەخوات چ هەبوو؟ ناو سێری هێلکە ماست نەبوو ئادی بەچ فتارتان دەکردەوە؟ وەڵا نیشک بوو خورما بوو بۆ شتانە جاروە بوو گۆشت بوو جاروە بوو پرا برنج بوو جاروە بوو پرا ساوار بوو لە باتی گۆشتی پیازیان سۆرە کردەوە لەسەر ساواریان دادەنا ئەوها بوو ئارێەوە نەبوونی بوو ئارێ وەڵا نەبوونی بە عالەم هەمووی وەچیەک بوو وەچیەک بوو ئارێەوە کاخانێکی کرپوس کاخانێکی بلوک هەمووی قورمی کاری تا ئەوەندەی بە بیرت بێ لە ڕەمەزانان داق بابت بەس مەشغوڵ بوون؟ وەڵڵاهی هەر بە فتارکردنەوە و بە پاشیوێ و ئەدی ئیش و کاریان چیان دەکرد؟ فەلاحەتی بوو بابم مۆزە بوو مۆزە بوو بەر ئارێەوە نەهاتەوە ئەوجا خەریک بوون و شتیان عادە دەکرد و شتیان دابین دەکرد و لە بۆ فتارێ و لۆ پاشیوێ و ئەو کاتی کوڕ و چیژی ئەو کاتی کو یارمەتی داک و بابی خۆیان دەدا؟ بە قورعان تەقسیریان نەبوو بە کەس بە قورکاریمان دەکرد لەگەڵ مامەخان ماسواق دەدا و دیوار ماسواق دەدا و مارێ ماسۆر دەکرد و سەرچاو لە ڕەمەزانان خەرک یارمەتی یەکدی دەدا؟ بەڵێ ئەرێ وڵا بە هەموو شێوە ئەو شیوە دەچوە ئەو مارێ لەو مارێ دەچوە ئەو مارێ لەوێ دەچوێ یعنی خەرک شی لێتی دەبێت یعنی تقریبەن چارێکە 20 دقات و بەس سەری ئەو خەرکە دەکرد ئەوە بە سنینانی دەبرلەوەی ئەوێ دەیهینالەوەی ئەوە دەیبردەوەی ئێستاکە ئەوشتە نمای لەگەڵ ڕەمەزانە چۆنێت؟ بە قورعان باشن باشین باشیەکەت ینی مادی ینی وەڵی بەخۆی بە ڕەمەزانان بەشەر بێتاقەت دەبی برسی دەبیتن و وەلعاسری ئەبوو بەزمەیە تا دەیگەین نە هێوارە ئینشاڵڵا. ئەدی دەرێن ئێستا خۆستەکە خۆشە و ئینسان کەم دەبی
بەخۆی ئێستا جەوەکەی فێنکە ئێ لە بۆ تێنێتی و برسێتی باشترە وەڵا لە هاوینێ باشترە لە هاوینان باش ئێستا باشترە هاوینانی شەر خەریکی ئەوە مەڕ و پەلەوەر و بە قورآنەوە لۆدری خۆم ڕاگرتیەگە ناخۆچی استفادەشی وای نییە ئەم بەخۆم ئیشکاشی دەکەم ئەگەناوە هەلو بۆ دری خۆمەوە چی استفادەشی واشی نی وەڵا چەندت پێ خۆشە بە زۆر چەندێک دێلایەن بە قورآن معدل لە ناویانە درم پێ خۆشە و لە بە هەندێک ئەگە ناخۆچی استفادەشی وای نییە باشە ئەتوو هەم لە گوندی ناتوانانی بۆ خۆ زیاتر ژمارەی مەڕووماڵاتە زیاترکەی ژمارە پەلەوەرە زیاترکەی ئەخێرەوە چی گوند وەش پێشتری نمایە ئێستاکە دەبینی هیچ جێک نمایە ئەم بوویتە سیم دوایش گوندی ئێرە وەشی شاری لاتێ کەلچی نمای لۆ عیوانشتی کەلچی نمایەوەڵە ئاین دەبی ژمارەشی دیاریکراوە هەبی کەمبی بە قورآنەوە نارێم هەر لە بۆ دری خۆمە هەندە بەریان نادەم ئەگە بوارانە چی وچت هەیە لێرە لە گوندی خۆت سەرقال دەکەی ئەو کاتی شم نەبێەوە خەریکی وانەمە هەندە مریشکم هەیە و تۆوانە ئێستا دەبینم هەندێک کارت هەیە و لە دەرێ بزنت هەبوو هەیەوەڵە هەر مریشک و باو سێدنەوە ئەمە ئەو دوشێنەوە ئەگە ناچتکەم نییە ناوەڵە ئەی چۆنە مەڕ و بەرخت نییە بە قورآن چەند سارە هەم بوو بەس حیوانی مەڕ قیچەک بۆنی دێ بەوەشی دێ ناویان ئەو بۆنەی بەرنادە ئەزا لە بە هەندێک کەیفم پێی نایوەڵە ئەوە حیوانی ورداوە بزن و کار و ئەو شتانە بۆنی نایە بێنە معدل ئێستا لە ناوێن بە بچیەوە ماریز بۆنی نایە بە زۆشتکە بۆنی دێتەکە حیوانی مەڕ و بەرخۆشتانە. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. حفظ الله شيخ. الله الرئيس بخير ومصلحة. سلام عليكم. خير بك. بابزانم لقبل رمضان هتسوني. الأخوة بزيد الحمد لله. باش إن شاء شكر الله. بأخوة. رمضان شي فين كان؟ الأخوة بزيد بيتنا وصارك هر زور يعني زوج خوشي هي ورجع كان زو أواد بيتنا زور هيك أشكالك ما نبي. أنا أوي كبر خلكانة كيلواني بري إشكاري هي توزق أشكاري قرصة لو أنا توزق تأثير لي بكا والله مستوى مكوخم يعني كاري شوية تايبتي مني براسي في وماندي مهلاك بم بري بتأثير لي بكاتن. الأخوة بزيد بيتنا الحمد لله. دبينم إيرا توكرايا چەندە خەڵکی لێرە بە فەلاحەتی سەرقاڵن بەخوای لە ڕاستیدا لە ڕابردوو خەڵکی ئەو دێ هەر هەمووی خەریکی فەلاحەتی و ئاژەڵداری ئەو شتانەیە بوو بەڵام بەهۆی ئەوەی کە نزیشی شارە و دوایەکەش بەهۆی کەم دەرامەتی برێن خەڵکی ئەو مەنتیقەیە نەیانتوانێت وەکو پێویست بتوانن لە ڕووی فەلاحەتی و شتوالێ یعنی بتوانن پەرە بە فەلاحەتەکانیان بدەن لەبەرەوەی تۆزێک ئیمکانیاتی شتوای دێ لەبەرەی سارە سوبحان الله برێن فترەیەکە چەند لەوانەیە 15 ساڵ دەبیتن بەڕاستی باران وەکو پێویست بەڕاستی کەم دەباریتن و سارانە بەچی گوتنی جاروی دەرێن وڵای کاکە باران دەباری و ناباری هاتە نەهاتە یعنی کۆمەڵک ئەشکای لۆ دروست بووە فەلاحەکانی برێنەوە مەنتیقێش بەڕاستی عەرزەکانیان وەکو پێویست وەکو ڕابردوو برێن چێلەکانیان ئەوەدان نەکردوێتەوە کاری تێدا ناکەن چەندێک هاوکاری و فەلاحانە بووە بەخوای بەداخەوە وەکو حکوومەتی برێن هەر بەناو ئەگەر برێن حکوومەتی هەرێمی کوردستان بە هیچ شێوێک هاوکاری فەقیر و هەژار نییە و هاوکاری برێن ئەو فەلاعیشی نەکردیە بە تایبەتی لەو گوندەیما بە هیچ شێوەیەک هاوکاری فەلاعی ئەو منتەقەی نەکردیە باش خەڵکی لێرە لە گوندی چەندێک هاتوچۆیان لەگەڵ مزگەوتە باشە و چەندێک دێن بۆ مزگەوت بەخوای لەخوای بەزێ دەبیتم برێن مەچی خەڵکی ئەو گوندە برێن هەموو شکر بەخوا هەموو مسلمانین بەڵێن خەڵکەکەشی برێن خەریکی کاری تایبەتی خۆی و شتوالێ هەیە لەوانەیە هەموو فەرزەکان نەتوانی بەڕاستی ئامادە بیتن لە بۆ مزگەوت لە ڕەمەزانە هەز دەکەن زیاتر خەڵک دێ لەخوای بەزێ دەبێ برێن ڕەمەزانن تایبەتی منتێکی خۆی هەیە ڕەمەزانێ بەڵێ بە تاکیت زیاتر خەڵک دێ بۆ مزگەوت و لە کاتی برێن بەربانگ و ئەو برێن بۆ تەراویعەکان و بۆ فەرزەکان بە تایبەتی بۆ تەراویعەکان خەڵکیی زۆر بەڕاستی ئامادە دەبێت لە بۆ زۆر باش خەڵک لە گوندی بە تایبەتی ئێستا بۆ پاشێ و چی دەخۆن و چۆن فتار دەکەنەوە هەروەک خەڵکی شاریەیان جیاوازی و تایبەتمەندی خۆی هەیە وەڵا جا وەچی گوتنی لە ڕابردوو برێن چۆنە تو ڕاهاتووی هەریەکە بە جێرەی برێن ئەو ماڵانێک کە خۆیان بەڕاستی برێن خەڵکانەکەیە
ئێستا من دایکم ماوە بام بەڕەحمەت بیتەن ئەمری خۆی کرد بەڵام هەتا مابوو بە تایبەتی هەموو پاشیوان نانی سەرچیان برێن ناوسەریان دەکرد ناوسەریان دەکرد و ماست و پەنیر و ئەو شتانەیە و کونجی و بران ئێستا کەش ماشەڵڵا وەچی وتەنی خەڵکیەکانە وەکو پێشان نمایە ئێستاکە ناخەوی تا پاشیم ناخەوی کاکە وەڵە ناخەویتن تا سەعات دوو سێ کاکە هەر خەریکی خواردنە و خواردن دەخواتن و دوایش لی دەکەویتە خەوی بەو شێوەیە یعنی بەڵام خەڵکانێک ئێستا شەیە ینی برێن پاشی زوو دەخەویتن پاشی سەعات سوار هەڵەسیتن برێن خەریکی چەند مزگەوتان هەیە هەر مزگەوتێکمان هەیە لەو گوندە چامان بە مامۆستای ئەو مزگەوتە کەوت کەەوە ئەم گوندە تەنا ئەم مزگەوتەشی لەیە مامۆستا ڕێباس مامۆستا سەلام عەلەیکوم. وعەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵاه. بابزانم سەرەتا خۆت لەگەڵ ڕەمەزانە چۆنی؟ الحەمدوللیللا لە فەزلی خۆی گەورە خێرتان دەکەین دەستان خۆشبی ڕەمەزانێکی خۆش و فێنکە هیمەتان بەرز الحەمدوللیللا لە فەزلی خۆی گەورە خی گەورە سەلامەتان سەلامەت دنیا خۆ سوپاس. ئەی بابزانم خەڵکی ئەم گوندە بەگشتی لەگەڵ نوێژ و هاتنە مزگەوت و تەراویح و چۆنن بەگشتی؟ لە فەزلی خۆی گەورە باشن الحەمدوللیللا خەڵکەکە هەتا ڕادەچی زۆر پابەندە لە فەزلی خۆی پەروەردگار بەڵام ئێرە لەبەرەوەی گوندە عادەتەن مەسەلەن کەشوو هەوای گوند لەگەڵ ناوشار تۆزێک جیاوازی هەیە ئێرە ژێشێکە لەو گوندانەیەکەوە لە ناوشار زۆر نزیکە لەبەرەوەی زۆربەی خەڵکەکەی بە کەسابەتی ڕۆژانەوە خەریکە ینی کەمی وایە مەسەلەن ئاژەڵداری یان کشت و کاڵی و یان فەلاحەتی ئەو بابەتانەی هەبی هەیە بەڵام زۆر کەمە زیاتر خەڵکەکە مەشغوڵی ئیش و کار و کەسابەتی ڕۆژانەیە ینی ڕۆژانە سبەینان دەڕۆن و پاش نێورانان برین پاش عەسران دەوروبەری مەغریبان دەگەڕێنەوە ماڵێ و لە فەزلی خۆی گەورە الحەمدوللا پابەندیش باشە بەڵام زیاتر مەسەلەن لێرە نوێژەکانمان زیاتر لە ئیشیان قەڵەباڵغا چکە ئەو کاتە خەڵک هەموو گەڕاوەتەوە و هەمووی هاتوێتەوە ماڵێ الحەمدوللا نوێژ ئیشیانمان قەڵەباڵغا بەڵام نوێژەکانی کە تۆزێک کەمتر خەڵک لە ماڵە بۆ نوێژی بەیانیان نوێژی بەیانیشمان باشە الحەمدوللا لە فەزلی خۆی گەورە ئەوەی کە دێنە مزگەوت زیاتر چچینیە کە گەنجە پیرن مناڵن تقریبن هەموو بابەتەکانی تێدایە بەڵام ئێستا لەبەرەوەی ڕەمەزانە ڕەمەزانان دائیمەن منداڵەکان زیاتر ڕوو لە مزگەوت دەکەن هەم بۆ عەسران هەم بۆ مەغریبان کاتی ئیفتار زیاتر دێن بەڵام عمومەتەن مەسەلەن لە کاتی غەیری ڕەمەزان تقریبا هەموو چوین توێژەکانی تێدایە لە فەزلی خۆی گەورە ئەمستا لە بیرم نەچێ دیتم ئەوڕۆ نیسێکتان دەدا بە ڕۆژەوانە و هەر ڕۆژە و ئامادەکردنی بەربانگ ئایدی کەسێکە یان هەموو لە ئەستۆ یەک کەسان ئێمە ئەوە تقریبن خەڵکی گوندی بەسەر خۆیان دابش کردیان بەڵێ ئەوە بۆتە عادەتیشی چەند ساڵەمان لەگەڵ پێش هاتنی ڕەمەزان برایەک دەستنیشان دەکەین کەەوە قایمەدا دەنێ سەرپەرشتی دەکا هەر ڕۆژە و ماڵێک نیسک دەینێ هەر ڕۆژە و ماڵێک نیسک لێ دەنێ یعنی بەسڕەیە ئەو ڕۆژڕی منە سبەی سڕی جەنابتە دووز بێسڕەوی هەتاسی ڕۆژەکە تەواو دەبی هەر ڕۆژە و کەسێک لە ماڵی خۆی نیسک و ئەشای خۆی دێنی و لێرە تەوزیعی دەکا و ئیتر پاش خواردنەوەوانە منزەل شتەکەی لەگەڵ خۆی دەباتەوە مارەی کە باڵێم و پیاوی کە دوو ژنیشی هەبیتن یەکسڕی بەوەردەکەی یەکەوەی دەدەێت ئەمە نەتوم دیت خەریکی قورآن خوێندن بووی بابزانم مانجی قورآنە و لەگەڵ قورآن خوێن ناچۆنی الحەمدوللیللا مانجی قورآن و قورآنی تێدا دابەزێ و مانگە پیرۆزە و ئینسانی موسڵمان دائیمەن دەبی لە تاعەت دابی لەو مانگەی بە نوێژ و بە شەو نوێژ و بە تەراویح و بە قورآن خوێندن و الحەمدوللیللا منیش بای خۆم ئەو شتانە دەزانم قورآنیش الحەمدوللیللا دەزانم دەخینم ئەو جا ختمەک بی دووبی ئینشاڵڵا دەخینم ئینشاڵڵا دەدلای ئەو ڕەمەزانێکتان ختمام بکەین وەڵاهی بەڕاستی لە بیدایەتی نیەتمە بسەی بکەم پس تەماشام کرد پێم ناکرێ هەردووم پێ دەکرێت کاگەر لە داستان ئینشاڵڵا بەتەمام ئەی لەگەڵ نوێژی جەماعەتا چۆنی الحەمدوللیللا من هەم نوێژەکان لێرەمە ئەوەی کە لە مارێ بم یانی ئینسان لە مارێ نەبی ناتوانێت بەخۆت بەچ مەشغوڵی بەچ سەرقاڵی هەندێک فەلاعەتیم هەیە بەخۆمە ئەمە خەرچی ئێرە نینە لە گوندی سێ قوسان لەو لای چلدۆن مەکەم هەیە تقریبن بەی خەریکم دێمیە یان مڕەشە مڕەشەم هەیە کارە باو بیرم هەیە زۆر بە ئەی کووە لەو گوندەی دادەنیش ئەوە بخۆی وەچی مەسەرێکی هەیە دەرێن نیوەمانی ئێرەیە ئەمە بڵێن داکم بە ڕەحمەت بی ئێرە بووە مارە خارەکان لێرە ناوجا لێرە هەندێک عادوشتمان برێن تەرتیب کردو کردمانە خانە لێرە لە خۆمان دانیشتین
زۆر باش لەو گوندە چەندێک ئاسوودەی الحەمدلله زۆر باشە زۆر باش لەخوا بە زیادبی ئەی با بزانم ئەوەندەی کە بەبیرت بێ ڕەمەزانی ئێستا لەگەڵ پێشوو جیاوازی هەیە یان هەروەکو یەک وایە ینی کو پێش و چەند ساڵەوە پێژانی بۆ نمونە ئەوەندەی کە خۆت بەبیرت بێ بە منداڵی بەلاویەتی ئەها وەڵا ئینسان دائیمەن ئەوەی کە مەسەڵەن بە منداڵی ئەمن وەختی خۆی کە بە ڕۆژی دەبووین زۆر ئێتمامان پێ نەدەدا بەڕاستی ئەوە منداری بوو منداری بکە بەس لە کاتی گەنج بووین تێگەیشتن لە وەزعەکەی ئەو جە بە مهمی مان وەرگرت و مەسەڵەن ئێتماممان پێدا و ئەو ئەو شتانە کوردواری دەوەتی فامت کردیە وەنیە لەو کاتیوە چەندە گرنگیت بە ڕۆژ و بە نوێژدایە والله الحمدلله تقریبا باش يعني حتى هذا باش بە گەرماش بە ڕۆژی بووی الحمدلله ئیشت کردیەوە لا لا سێ سال لەوە پێش کە ڕەمەزان دادات لە مارێ دادەنیشتم و وازنم ئیشش دێنە ئیشمە دەکرد ئەدی هەر خەریکی قورئان خوێندن و ذکر و لە مزگەفتی و نێژەکە و تەراویح و ئەدی وەچی بە گەنجی تااقەتت هەبوو ولا ئێستا گەنجی نا مەقصدمان لاوەی نیە ینی ئێستا دەسمە دەشتێش ئیشیش دەکەم بڕبرا بەس الحەمدلله الان زۆرەکە فێن کە خۆشە ئێستا ئیش لەگەڵ دەکەی ئەخ ئیشەکەم نەهانێ برێ سۆن دەگۆڕین قفلە سۆن دەیە یان ئیشی بەسیتە هور دەوارێ و ناوەڵە ئەفسانەوە پێش نەم دەتاوی نەم دەکرد بشم کارێ بە نەم دەکرد بەڵایزان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان پێڕوانی بەشێ لە دانیشتوانی گوندی قەرێچناغە بوو بەگشتی خەڵکی لەم گوندە خەریکی کار و کەسابەتی سربەخۆن بەشێکی کەمیان بە فەلاحەتی و بەشێکی دیکەیان بە بەخێوکردنی ئاژەڵداری سەرقاڵن تا پرۆگرامێکی دیکە لە گوندێکی دیکە و لە مزگەوتێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ